گفتوگوی زیاتر دەکەم لەبارەی پرسی دەست لە کارکێشانەوەی نۆ ئەندامی دادگای باڵای فیدرالی عراق لەگەڵ دکتۆر دانەر عەبدولغەفار توێژەر و مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر دانەر زۆر بەخێر بێ. ئەمە با بڵین دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵە نۆ ئەندامی دادگاکە کە دەستیان لە کارکێشاوەتەوە خوێندنەوەی ئێوە بۆ ئەمە چییە لەم کاتەدا؟ زۆر سوپاس ئێوارەتان باش. ڕاستەکەی ئێمە وەکو کورد هەمیشە تێبینی گەورەمان لەسەر ئەم دادگایە هەبووە، چونکە لە ئەساسدا دروستبوون و ویلادەتی دادگاکە پێچوانەی دەستورە. ئێمە لە مادەی 92 دەستوری عراقی باس لە پێکهاتە و تەکوینی ئەم دادگایە دەکا کە دەبێ پێویستی بەوەی یاسایەکی بۆ دەربچێ و دادگاکە دەبێ پێک بێ لە کۆمەڵێک دادوەر، کۆمەڵێک فوقەهای قانون، کۆمەڵێک شارەزە لە بواری فقهی ئیسلامی. بەو شێوەیە دادگاکە تشکیل دەبێ. بەڵام ئەم دادگایە بە بڕیارێکی هاوپەیمانە لە سەردەمی برێمەر بڕیاری ژمارە 30 ساڵی 2005 ئەم دادگایە پێکات، کەواتە ئەمە بە پێچەوانەی دەستور دادگاکە دروست بووە. ئێمە لە یاسادا شتێک هەیە پێ دەڵێن قاعیدەیەکی قانونی هەیە، مابونی عەلە الباطل فهو باطل. هەر شتێک لەسەر شتێکی ناڕاست دروست بوو بێ هەر بە ناڕاستی دەمێنێتەوە. بەڵام بووە بە فاکت لە عێراق، بووە بە فاکت. بۆیەشە من ویستم ئەوە باز بکەم ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدات دەرەنجامێکی نۆرماڵی ئەوەیە کە ئەگەر تۆ شتێک لەسەر ناڕاستی دروست بکەی دەرەنجامەکەی بەو شێوازە دەبێ کە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا. ئەوەی بەڕێ شاراوانیە کە لە ساڵی 2021 ئەمرە تعدیل کرا، لەوێشەوە ئێمە کورد کێشەمان لەسەر تەکوینی دادگاکە هەبوو. مادەی 3 یاساکەی هەڵوەشاندەوە. طبعاً لە مادەی 5 بڕیارەکە دەڵێ دەبێ هەموو ئەندامانی ئەو دادگایە کۆ ببنەوە، ئینجا دادگا دەتوانێت پێک بێ و بڕیار بدا. لە 2021 ئەم بڕگەیە تعدیل کرا، بڕگەیەکی بۆ زیاد کرا کە 4 ئەندامی یەدەجی بۆ دادگاکە ئیزافە کرد. ئەمە بۆ ئەوە بوو کە ڕێگری نەکرێ لە دەرکردنی ئەو بڕیارانەی کە دادگای ئیتحادی دەری دەکات. ئەمە بیرمان نەچێت کە لەبارەی نەفت و گازی هەرێمی کوردستان کە لە 2012ەوە داوا هەبوو محکەمە نەیتوانی یەکلای بکاتەوە تا دەگاتە دوای 2021 و کە یاسای دادگاکە گۆڕا، ئینجا توانیان بڕیارێک لە دژی هەرێمی کوردستان دەربکەن. بۆیە لە ئەساسدا دروستبوونی ئەم دادگایە پێچەوانەی دەستورە و ئەوەی کە ئەم ڕۆژ ڕوویدا بەڕاستی فەزاحەتێکی گەورەیە بۆ سیستەمی دادوەری لە عێراق. ئەوەی کە ڕوویدا لە سەر کارەکانی دادگاکە کاریگەری دەبێت دەتوانێت کارەکانی دادگای فیدرالی پاک بخات؟ بێگومان، چونکە ئێمە لە یاساکەدا هاتووە دەبێ هەموو دادوەران ئامادە بن، ئینجا دادگا دەتوانێت تشکیل ببێ و محاکەمەکردن و دادبینەکانی خۆی ببینێ. تەنها ئەگەر دادوەرێک ئامادە نەبێ لەو نۆ دادوەرە ڕئیسەکایە و دادوەرە یەدەگەکانیش لەوێنە بن، دادگا تشکیل ناوێ. کەواتە ئێمە ئەمڕۆ لە عێراق تەوان ئەگەر هاتو ئیستیقالەکانیان پەسەند کرا، محکەمە ئیتحادی نامێنێ. ئێمە شتێکمان نامێنێ کە ڕقابەت بکە لەسەر دەستوریەتی قوانین. یعنی مەسەڵەن ئەگەر بابەتێک دەرکەوت یاسایەک دەرچوو پێچەوانەی دەستوری عراقی بوو، هیچ جیهەتێک نییە کە ئێمەتانەی ببینە پێش. بەڵام بە پرسیارێک بکەم. بەڵێ. هەر بەڕاستی دادگای فیدرالی لەسەر بنەمای دەستور و یاسا بڕیارەکانی داوە یان لەسەر بنەمای ئەملایەن و میزاجی کەسی لە نێو دادگاکەدا؟ ئیشکالی زۆری تێدایە. ئێمە کە سەرەتا باسم کرد کە ئەگەر ئەساسەکەی دەستوری نەبێ و پێچەوانەی دەستور بێ، بێگومان بڕیارەکانیشی هەر بێگومان، ینی ئەمە تەوان ینی لە وازەحترین ئەو بڕیارانە کە محکەمە دەست بەکار بوو لە دوای 2022ەوە چەندین بڕیاری دژی هەرێمی کوردستان دەرکردووە کە ئەگەر ئێمە لە سیاقاتی قانونی و دەستوری وەری بگرین و بیخوێنینەوە، بێگومان میزاجی شخصی و لە بیریشمان نەچێ ئەوانەی ئەندامی ئەو دادگایان هەر یەکێکیان نوێنەرایەتی لایەنێکی سیاسی و حزبێکی سیاسی دەکەن. یعنی ئەوان ناتوانن لە بڕیاری حزبە سیاسیەکانیان دەربچن. بۆیە ئەمەش ئیشکالێکی گەوری لەسەر دادگاکە دروست کردووە. یعنی هەر خۆشی دەکەوێت بڕیارەکانی چەندین هاودژی و پارادۆکسی تێدایە. ینی ئەمڕۆ بڕیارێک دەردەکات پێچەوانە لەگەڵ بڕیارێک کە ساڵێک پێش ئێستا دەری کردو. ینی خۆی دادگاکە لە با بڵێن لە جۆرێک لە هاودژی و پارادۆکس لەگەڵ خۆیدا دەژی کە ئیشکالی گەورەی لەسەر خۆی دروست کردووە. ئەمە ئەوەمان بۆ دەردەخا کە لە 21ەوە عراق مؤسساتی عراق هەمووی لەسەر میزاج و لەسەر میزاجی سڵتە مؤسساتەکانی مؤسساتی سڵتەبین ئەشخاص بەسەریدا زاڵە و قانون و دەستور شوێن پێی خۆیان نەگرتووە.
ئێمە ناتوانین بڵێن عراق دەوڵەتی قانون و دەوڵەتی دەستورە یعنی ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا بەڕاستی کارەساتێکی گەورەیە ئەگەر لە هەر شوێنێکی دنیا بقەومێ با بڵێن سکانداڵێکی گەورە دروست دەکات چونکە ناکرێ دادگای دەستوری کە وڵاتێک بخۆی بڵێ من وڵاتێکی دەستوریم دادگایەکی نەبێ ڕقیب بێ لەسەر قوانین و لەسەر دەستوری خۆشی باشە شتێکی دیکە دکتۆر ینی چاوەڕێ دەکرا ئەمڕۆ دادگا کۆبێتەوە و بڕیارێکی وولایی لەسەر موچەی موچەخۆران یاریمی کوردستان دەربکات بەڵام لەپڕ ئەو هەواڵەمان بیست کە نۆ ئەندامی دادگاکە دەستیان لە کار کێشاوەتەوە ئایا ئەمە پێشتر بەرنامەی بۆ دانرابوو ئایا ئەمە هیچ پەیوەندی بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە هەیە چییە بابەتەکە جارێک بۆ خۆی لەبەرەوەی عراق وەکوتمان وڵاتی موسسات نیە هەموو ئەو احتیمالانەی کە من و جەنابت و هەموو خەڵکێتی هەمووی ڕەنگە ڕاست بێ باشە بەڵام دەرکردنی ئەمری وەلایی بە جۆرێک بە هەڵە گەیشتووە بە گوێرەی مادەی 152 لە یاسای دادبینی شارستانی دەرکردنی ئەمری وەلایی پێویستی بە کۆبوونەوەی دادگا نیە با بڵێن داوایەکی سەرەکی هەیە هەر کەسێک دەتوانێت داوایەک بکە کە بە پەلە بڕیارێکی بۆ دەربکە دادگا ئەم داواکارە دەچێتە بەردەم هەموو ئەندامانی ئەو دادگایە و هەر یەکێکیان ڕێی خۆی دەڵێ ئەو ڕێیەی کە زۆرینە بەدەستدێنە دەبێتە بڕیار و بڕیارەکە تا ئەو کاتەی داوا سەرچەکێکلا دەبێتەوە ئەو بڕیارە وولایە بەردەوام دەبێت من لە ڕاگەاندن بینیم کە گوایە ئەوان ڕێی خۆیان داوە وەلایە زالیش ئەو دەست لە کات چێشانەوانی کە پێشکەشیان کردو پەسەند نەکراوە هەرچەندە لە یاساکەشدا ئەم شێوازی ئەن با بڵێن ئەگەر بێچێک لە ئەندامان دەست لە کات چێشانەوەی پێشکەش کرد ئیزراعاتی ئەمە چییە ئایا قبول دەکرێت قبول ناکرێت ڕێکارەکانی چین ئەمانی بێت بۆ خۆی بە کۆمەڵەکە کارەساتە یعنی گومانی گەورە دەخاتە سەر دادگاکە چونکە دادگا نابێ سیاسی بێ دەبێت قانون تەطبیق بکات پێتان وایە ئەمە پەیوەندی بە بڕیاری لایەنەکانەوە هەیە کە ئەو ئەندامانیان لە نێو دادگای بێگومان چونکە ئەمانە کەسانی سربەخۆنین هەر یەکێکیان ئەندامی حزبێک و لایەنێکی سیاسین داوایەکت لە بەردەمە دادگا نابێت تعسوب بکە نابێ هەڵبچێ نابێت تووڕە بێ ینی چۆن دەکرێت دادوەرێک بڵێ من لەبەرەوەی ئەو کەیسە لەگەڵ ئەو کەیسە تێکەڵ بۆ من تووڕە دەبم استیقالە دەدەم شتیوان نییە دەبێت دادگا ئەعساوی سارد بێ دەبێت لەگەڵ دەستور و قوانین مامەڵە بکە ناکرێت تووڕە ببن بڵێن وڵا لەبەرەوەی سەرۆکی دادگا وا دەکا و کەیسێکی هێناوە بەوەی بەستۆتەوە ئێمە بە کۆمەڵ استیقالە دەدەین شتیوان لە قەزان نییە دادوەر ناتوانێت لە ئەنی ئێستا هەموو ئەوانە بە بجوێرە یاسا ئینکاری حەق دەکەن ئینکاری تحقیقی عدالت دەکەن چونکە دادوەر بە هیچ شێوەیەک بۆی نییە بڵێ من تحقیقی عدالت ناکەم یان واز لە کارەکەم دێنم یان بڕیارێک نادەم ئەمە پێچەوانەی سیاقاتی قانونی دەستوریش کاتێکەوان دەستیان لە کار کێشاوەتەوە ئەگەر ئێستا بڕیار بدرێت کە فەرمانسالاری بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەربدرێت ئەم بڕیارە بە تەنیا سەرۆکی دادگا دەتوانێت ئەم بڕیارە نەخێر ناتوانێت دەبێ بە زۆرینەی دەنجی ئەندامان فەرمانسالاریەکە دەربکرێ چونکە بڕیار ئەگەر هەیەک هەبوو دەستەیەک هەبوو دەبێ بڕیارەکان بە زۆری نەبن باشە ئەوان ێستا بابەتەکەیان دەڵێن کە لەسەر خۆر عەبدوڵڵایە پێتان وایە کە پەیوەندی بە خۆر عەبدوڵڵاوە هەیە یاخود دیوی دیکەی نهێنی هەیە یاخود ئەمە پێشینەی هەیە ڕاستەکەی من پێم وایە ئەمە نهێنی لە پشتە و پەیوەستە زۆر بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و پەیوەستیشە بەو گۆڕانکاریانەی کە ئێستا ناوچەکە ڕوودەدەن و پلانێکی لە دژی هەرێمی کوردستان دەنا خۆ مەسەلەی خۆر عەبدوڵڵای ئەمڕۆ نییە لە 2013 ئەم بابەتە هەیە کە ئیتیفاقیەی میلاحەی بەحریە لە نێوان کوێیت و عێراق ئەم ئیشکالە لە 2013 بەردەوامە بۆ ئەمڕۆ کە قرار وایە فەرمانسالەریەک بۆ هەرێمی کوردستان دەربکری بۆ موچەخۆران دەربکرێت بۆ ئەم کەیسە دێنی لەگەڵەوە ارتیباتی پێ دەکەی و دواتریش بە کۆمەڵ دەست لە کار دەچێشنەوە کە ئەمە گومانی زۆر گەورە دروست دەکات کە بەڕاستی باشە دکتۆر ئەم دادگایە کۆتا سەکۆی بڕیار بوو لە عێراق یان ئێستا هەرێمی کوردستانە بێت چی بکە بەڕاستی ئێمە ئیشکالێکی گەورەیە و ئێستا ئێمە گەیشتینە بنبەست چونکە حکوومەتی اتحادی لە سەرزاری سەرۆک وەزیران و لە سەرزاری وەزیری داراییش ئەوەی ئەعلان کرد کە دادگا هەر بڕیارێک دەربکە ئێمە پێوەی پابندین ئێستا ئێمە و دادگایە پەچی کەوت ئەنی حتا ئەگەر استیقالاتەکانیشان پەسەند نەکرێ مدەتێکی دەوێت فترەیەکی دەوێت تا دێنەوە سەرکار و شەکانی خۆیان بەڕێ دەکەن و من باوەڕیشم نییە کە ئەم محکەمە هیچ فەرمانسالاریەک دەربکە بۆ نردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڕاستی چونکە ئێمە زانیاریەک هەیە کە وەزیری دارایی بەرلەوەی ئەو قرارە دەربکە ئەو بڕیارە دەربکە ڕەنگە ڕاوێژی لەگەڵ ئەو دادگایە کردبێت بۆیە ئەمەش مەترسیەکی گەورەیە حکوومەت هەرێمی کوردستان دەبێ بەڕاستی بیر لە بەدائیل و لە جێگیرەوەی ئەم مەسەلەی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر دانەر عەبدولغەفار توێژەر و مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێت.